بنێوی خدای خوڵقێنەری هونەر و جوانی. ئامادەبوانی بەڕێز میوانە خۆشەویستەکان، بەشدارانی زێدەهێژای ئاهەنگی یەڵدا شەوی بنکەی وەژینی شاری مەریوان، لە چاوەکانی هزر و هیوای مەریوانی دوانزە سوارە و ئەفسونی ئەرخەوانی شعر و سامی سحر و جوانی گۆلە زرێباری نازدار بە نیشتیمانەوە سڵاو. سڵاوێک پڕ بە باڵای هاتنتان بەرەو پیری هەنگاوەکانی شعر و هونەر و گۆرانیمان، بۆ نیشتیمانی بەفر و چیا و بەردەوامی. دۆستان و خۆشەویستان، بنکەکەمان بنکەی وەژین بۆ فەرهەنگ و هونەر سەربەرز و شادمان و شکۆمەندە بە هاتنی هەنگاوەکانی حەز و تاسە و خۆشەویستیتان. بۆیە وێڕای بەخێر هاتنتان بۆ ئامادەبوونتان لە دواساتەکانی وەرزی گەڵاڕێزان و یەکەمین چرکەکانی داهاتنی بەزمەتەی بەفرەبۆراندا کە نەخشاوە بە یەلدا درێژترین شەوی ساڵ کۆشاوە هەتا گۆوەندێک ساز بکات، هەتا وێڕای خولیا و خۆشەویستیەکانی بیکاتە شاباشی چاوەکانی هیوا و دڵی پڕهمێتتان. هەر لە ئاویەری سنەی قارەمانەوە بگرە بەرەو ژووری ژوور، هەتا سەقزوو سەردەشت و بانە و شیرین ناوچەی مکریانی دڵ و دەڤەرە ڕەنگین و نازدارە ئورمی دەلال و دەلال هەتا ئاخا شیرینە ناوچەیە، هەتا ئاخا شیرینە وڵاتێ ماکۆی خودان باوەڕ. لەم لاشەوە هەر لە هەورامانی سەنگەر و هەر لە هەورامانی سەنگەر و سیاچەمانەوە بگرە بەرەو خواری خوار، هەتا هەرێمی هۆرە و تەمورەی داوێنەکانی داڵەهۆ و بیستونی شیرین بە نازی کرماشان و ئیلامی دێرین هەواری نیشتیمان. ئامادەنە هەتا سڵاوێک لە بەرزەباڵاتان بدەن و لە خۆشەویستیتاندا گوڵە نەرمە پەپولەیەکانی پەیو و شعر و هونەریان بکەنە دیاری لە ڕازاندنەوەی چرکە ساتە شیرینەکانی شەوی یەڵداتان. هەواڵێت مەیت هێژا، هەواڵێت مەیە هێژا و دلۆڤان ژە شار و گوندن وەلاتێ مخاسم دەڤەرە ڕەنگینە ئورمیێ هەتا باژێرە دیرۆکیە ماکۆیە دەلال. ئەم ژە ئالیە خۆڕا و خەڵکە خودان باوەڕە باژێرە مەریوانەوە بەخێر هاتنە ڤەتکەین و دەبێژین بەخێر هاتن سەرسەرا و سەرچاوان. هەر پاسە پەی دۆسە شیرینەکان و مەحاڵ و هەورامانی سەنگەر و پارێزنای مێژوو فەرهەنگ و دابی ڕەسەنی کوردی، هەرج پاوە و نەوسوو و نۆچە هەتا ژاوەرە و ئیلاتەریج بەخێر بەیدێ سەر و چەما و وەژینی. ئیوەش ئەی دوستەیل و چەوەی لە گرانقەدرە ئیلام و کرماشانە شیرین و کوەی لە بیستون وەخیربان ئەڕای شارێ وەژین لاقۆر لاقۆرە ئیوە ئەرامان فەخر و سەربەرزیە قەدەم نانەبان چاوەیلمان. بەڵێ دۆستان و خۆشەویستان، بە داوای لێبوردن هەر وەک ئاگادارن پرۆگرامەکەمان پرۆگرامی تایبەت بە شەوی یەڵدا لەبەر چەند هۆکارێکی تایبەت و بۆی نەکرا لە شەوی یەڵدادا پێشکەش بکرێ و هەر وەک دەزانن بە چەند ڕۆژێک تەخیرەوە ئەمشەو لە خزمەتتان داین بە هیوای ئەوەین هاوڕێ لەگەڵ ئێوە خۆشەویستان کات و ساتێکی پڕ لە شادی و شیرینی و شعر و پەیوی جوان بەسەر بەرین. جارێکی تر وێڕای بەخێرهاتنی دووبارەی ئێوە خۆشەویستان و بتایبەت ئازیزان و خۆشەویستانمان میوانانی کۆنگرەی شاعری ناوداری کورد ئەحمەد بەگی کۆماسی
کە میوانی کۆڕەکەی ئەم شەوی ئێمەشن دەچینە سەر وەختی بڕگەکانی پرۆگرامەکەمان و لە سەرەتاشدا داوا دەکەین لە بەڕێز و خۆشەویست کاکە دکتۆر حامیدی کۆنەپۆشی بۆ پێشکەشکردنی پەیامی ناوەندی وەژین بەم بۆنەوە. پەیامی ناوەندی فەرهەنگی هونەری وەژین بە بۆن شەوی یەلداوە لە خزمەتتان ناخوێنمەوە. بە نێوی خودای ڕووناکی و پاکی و پەیمان هەر لە کۆنەوە تێگەیشتن لە کات و سووڕی ساڵانەی زەوی مرۆڤی لە جێگە و پێگەی خۆی لە نێو دڵی سروشتە بە ئاگاتر کردوێتەوە و لە وەرز و کات بۆ کشت و کاڵ و ئابووری خۆی کەڵکی وەرگرتووە. بەو پێیە ڕۆژمێر دەورێکی سەرەکی لە پێشکەوتنی شارستانیەتی مرۆڤدا بووە. بۆیە بۆ نەگرنگەکانی نێو ڕۆژمێر وەکو یەکسانبوونی شەو و ڕۆژ لە سەرەتای پاییزدا، یەکسانبوونی شەو و ڕۆژ لە سەرەتای بەهاردا واتە نەورۆز، درێژترین ڕۆژی ساڵ لە سەرەتای هاویندا و درێژترین شەوی ساڵ لە یەکەمی زستاندا واتە یەلدا بەڕێوڕسم و دابوونەریتی جیاجیاوە بەرز ڕاگیراون. لەو چوارچێوەیەی بیرکردنەوەیەدا یەکەم شەوی زستان شەوی لەدایکبوونی میترە خواوەندی مهر و پەیمان و ڕووناکی بەرز ڕاگیراوە. خواوەندێک کە لە بەردەنووسەکاندا لە تەنیشت ئەهورامەزدا و ئەناهیتەدا ناوی براوە. یەلدا لە ڕیشە سوریانیەکەیدا لەدایکبوون مانا دەکرێتەوە و هیوای ڕووناکیە. بۆیە بەرزڕاگرتنی یەلدا نەک ڕێز لە تاریکترین شەوی ساڵ بەڵکو بەرزڕاگرتنی لەدایکبوونەوەی ڕووناکیە. دیارە ئێستا ئەو بیر و باوەڕە تاکڕەگی ناسنامەی ئێمە پێک نایەنێ. هەنووکە کۆی بیر و باوەڕی کۆن ئاینی ئێستا و گۆڕانکاریەکانی سەردەم پێکهێنەری ناسنامەی ئێمەیە. دەکرێت هۆیەکانی بەرزڕاگرتنی شەوی یەلدا لە سەردەمی نوێدا بەم شێوەیەی خوارەوە ڕوون بکەینەوە. یەک، وشەی یەلدا وشەیەکی سوریانیە. میترە ناوێکی ئێرانیە و لە زۆربەی سەرچاوە ئەرمەنی و سوریانی و ئێرانیەکاندا ئاماژەی پێدراوە. میترە جێگەی ڕێزی زۆربەی گەلانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بووە. شەوی یەلدا کە وشەیەکی سوریانیە بەهۆی لەدایکبوونی میترە کە وشەیەکی زمانی خەڵکی زاگرۆس بووە بەرز ڕاگیراوە. بۆیە لە لای ئێمەدا لە سەردەمێکدا کە توندڕەوی و ئاژاوە ناوچەکەمانی تەنیوەتەوە یەلدا هێمای پێکەوە ژیانی ئاشتیانەی خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دوو، بنارەکانی زاگرۆس لانکەی زۆربەی شارستانیەتە گرنگەکانی ئەم ناوچەیە بوون. ئێمەش پاشماوەی پێکدادان و پێکەوە ژیانی ئەو شارستانیەتانین. بۆیە شارستانیەتی ئەم دەڤەرە بە شارستانیەتی خۆمان دەزانین و باوەڕمان وایە هەندێک هەوڵی بەرتەسکردنەوەی ناسنامەی کورد و لە خۆدادا تەپین چنگرتن لە ناسنامەیەکی دواکەوتوو و بەرچاوتەنگ بۆ کورد دەرگوازەکانی جیهان بەرەو ڕووی کورددا دادەخات. بۆیە یەلدایش وەکو هێمایەک بۆ پێناسەیەکی نوێ لە ناسنامە و بۆ دوورکەوتنەوە لە ناسنامەی بەرچاوتەنگ بەرز ڕادەگرین. سێ، میترە وەکو خواوەندی پەیمان و ڕووناکی سنووری ناوچەکەی خۆی دەبەزێنێت. مێژوو پێمان دەڵێت ئاینی میترا تانێ و دڵی شارستانیەتی ڕۆم پەرە دەستێنێت. لەسەر ئاستی جیهانی شارستانیەتی کۆن قسەی پێیە و خۆی بەرتەسک ناکاتەوە. بۆیە لە لای ئێمە یەلدا هێمای کرانەوە بەرەو ڕووی جیهانە و هێمایەکە بۆ ئەوەی بۆ نەوەی نوێ کە بنارەکانی زاگرۆس دەتوانێت و دەبێت قسەی بۆ هەموو شارستانیەتی سەردەم پێبێت. بە جێژنکردنی یەلدا وەکو بۆنەیەکی نەتەوەیی هاوکات دەرگایەک دەکاتەوە کە لە سەردەمی بەجیهانی بووندا کوردەکان لە هەر شوێنێکی جیهاندا بن بەبێ توانەوە لە جێژنە هاوکاتەکانی سەری ساڵدا هاودەنگ لەگەڵ خەڵکی جیهاندا جێژنی نەتەوەیی خۆیان بگرن. هەر بۆیە ناوەندی فەرهەنگی هونەری وەژین دەیەوێت هەموو ساڵێک لە شەوی یەلدادا جێژن بگرێت و کۆڕ بگێڕێت. هەروەها لەبەر گرنگیدان بەو بۆنەیە ناوەندەکەمان خەڵاتی ساڵانەی بەڕووی زێڕین هەر لەو کۆڕەدا پێشکەش دەکات.
یەلدا ڕێوڕسمێکی گرنگی دانیشتوانی بنارەکانی زاگرۆس بووە بەڕوویش لە نێو ئەو خەڵگەدا هێمای خۆڕاگری و مانەوە لە هەلومەرجی دژواردایە بۆیە هەر لەم کۆڕەدا خەڵاتی بەڕووی زێڕین بۆ ڕێزگرتن لە خۆڕاگرێک کە تەمەنێک ژیانی بۆ خزمەتی ئەدەب زمان هونەر و فەرهەنگی دانیشتوانی زاگرۆس تەرخان کردووە پێشکەش دەکرێت ناوەندی فەرهەنگی هونەری وەجین بە خێرهاتنی هەموو میوانە خۆشەویستەکان دەکات و هیوادارە بتوانێت کۆڕێک لە ئاستی گرنگی شەوی یەلدادا بەڕێوە ببات بەڵکو شیاوی میوانانی هێژای کۆڕەکە بێت زۆر سپاس شەوی یەڵدایە یا دەیجوورە ئەم شەو کە دیدەم دوور لە تۆ بێنوورە ئەم شەو دڵم وەک حاکمی مەعزوولە قوربان دڵم وەک حاکمی مەعزوورە قوربان خەڵاتی وەسلی تۆی منزورە ئەم شەو دڵیش مایل بە دیدەی تۆیە بۆیە لە من وەحشی و ڕەمیدە و دوورە ئەم شەو کە توی شاهی کەچکولاهی دیدەمەستان چ باکم قەیسەر و فەغفورە ئەم شەو لە خەو هەڵساوە یا ئاڵۆزە چاوت لە خەو هەڵساوە یا ئاڵۆزە چاوت هەمیشە وایە یا مەخمورە ئەم شەو سروشکم نەخشی چاوی تۆ دەکێشێ کە جێم سەردارەکەی مەنسوورە ئەم شەو مسلمانان دەپرسن حاڵی نالی لە کونجی بێکەسی و مەهجوورە ئەم شەو بەڵێ ئازیزان و خۆشەویستان لە سەرەتاکانی بەرنامەدا و بەڕێزەوە دەچینە خزمەتی یەکێک لە میوانە خۆشەویست و نازدارەکانمان و وێڕای بەخێرهاتنکردنیان بۆ شارە جوانەکەی مەریوان و کۆڕی شەوی یەڵدای ناوەندی وەژین بە حەزەوە جۆ لە وتە بەنرخەکانی دەگرین بەڵێ کەسایەتیەکی ئاشنا و ناسراوی گەلەکەمان کە هەمووان ئاگاداری هەوڵ و ماندووبوون و زەحمەتە بەردەوامەکانی ئەون کەسایەتیەک کە ئەگەر ئەم جارەیان لە شاری مەریوانە بە شێوەیەکی تایبەت و تەنیا لەبەر هەوڵەکانی ناوەندی وەژینە و تایبەتی تر بۆ ئاهەنگی شەوی یەڵدای وەژین تەشریفیان هێناوەتە مەریوان کەوایە وێڕای بەخێرهاتنکردنی بۆ پێشکەشکردنی پەیوە جوانەکانی با بە چەپڵە ڕێزانێکی کوردانە ڕێزی لێ بگرین بە ڕێز و خۆشەویست مامۆستا دکتۆر قوتبەدینی سادقی با بفەرمووی زۆر بەختەوەرم ئیشەوە هەم لە خەڵمەتانەوە مای سەربەرزی منە یەک جارتر هەم لە ناو شاری هیژا و خۆشەویست و پڕبەنرخی مەریوان و مەریوانیگەری خۆشەویستە وەختێ بانگمیان کردوتیان سەبارەت بە یەڵداشێ تۆزێ بدوم من ڕیشەی ئوستورەیەکەیم هەڵبژارد ڕاستەکەیتان گەرەکە تۆزێ ئەشێ ئەسە جێگەی بەحس ئاکادمیک نییە وەرێ تۆزێ ئوستورە وتن سەهل و ئاسایی نییە ئەشێ بازێ ئیطلاعاتگەر ئوستورەیمان بێت لە گاهشماری کۆن ئێمە ئەم وڵاتە ئێمە دوو فەسڵمان بوو لە زەمانگەر ڕابردووە فەسڵی ڕخمان بوو ئەیامەت پێ وەرزی تاوسان کە 7 مانگ بوو وەرزێکی مان بوو زستان 5 مانگ بوو لە فەروەردینەوە دەستیان پێ کرد هەتا کە تێ مێر لە ئابانیشەوە هەتا کە تێ نۆڕۆ زمسان بوو زمسان فرە سەخت بوو ئەو وەختە ئەوەڵ بەوبەختی بوو لە ئوستورەگەرا ئێژەن زەمهەریرە جەحانم ئێمە ئەو جێکە ژیان دوای تێ ئەو جۆرەشێ بەشەر بپارێزن پرسەرنیان زمسان کار ئاساییک نەوگە هەر بەم بۆنەوە وەختێک تواشە ئیسە مەکەن گاز و نەوت و ماشین و ئەمانە هەست مە حتا چکۆڵە بووم هەر لە وڵات خۆمانە کاتێکە بەفرەهات بەڕاستی ئێمە لە سنات تونرمان لێدا لە دەرگای حەوشەکەمانە و ئەچوینە ناو شەقامەکە چوی ناو کوجیەکە
ئەوە بگرن هەزاران ساڵەوە بەر ئێتر چەبووگە وەختی بەفرەهات ژیان تەحتێڵەوە هەر بەم بووژنە خوەر یا هەتاو نەخشێکی زۆر گەورەی بووگە سەرچاوکەی هێز بووگە ژیان بووگە بنەماڵە بووگە کار بووگە وەرز بووگە نان بووگە چونکە ئەگەر هەتاو نەوای لە کاتێک ئێمە وارد عەسر کەشاوەرزی بووین خۆمان بەرنامەی غەزایی خۆمان داڕژان واتر مێوەچین تەبیعەت و سروشتنەوین مەشێ بمان توانیای ئەو بەرنامەی نان خواردن خۆمانە ئەو ڕزق و ڕۆزیە لە زەوی دەریتێرین تەک ئاسمان و سروشتا تەنزیمیکەین وە گەورەترین شتێکە دۆرێ فرە گەورەی گێڕاگە هەتاو بووگە هەر بەم بۆ ناو هەتاو لە باوەڕگەرمانە لە ژیانمانە لە سوێندمانە لە تواو کردارمانە ڕنگدانەوەی گەورەی هەست شەوەی یەڵدا هەروە کە ئاغای دکتۆر کۆنەپۆشی فەرمویان گەورەترین شەو ساڵە گەورەترین تاریکی وە زوڵمەت بووگە سەرەتای زمستان بووگە هەر بەم بۆنەوە بەخاتر ئەوە چونکە باوەڕیان ئەمە بووگە گەردیزی ناو زەینول ئەخبارەوە ئەبوو ڕێحان بیرونینەوە ئاسارولباقیەوە فرە کەسگەرتر سەنایی کێ باس فرەیان کردگە ئێژن ئەو شەوە گەورە خەڵکەکە جەمەونەوە بە دەوریەکە ئەو شەوە فرە سەخت و درێژیانە تەحموڵە کرد کە بتوانن هەستی کائینات یارمەتی بن خۆرەتاو یا هەتاو لە بەیانیا لە دایک بوێ ئەو جەژنەوە خەڵکەیگرن جەژن تاریکی شەو یەڵدا نییە جەژن فەڕۆخروزە ئەو ڕۆژە مبارەکەسە ئەو هەتاوەسەوە لە دایکەوێت هەر بەم بۆنەوە کارێکە ئێمەمان کرد ئێمە وەکو بەشەر وەکو ئەو کەسکەرە کە لە پایەی زاکرۆسا ژیاگن ئەمە بوو کارگەریکیانە کرد لە ئیسلاحات علمیای ژن پێی جادوو ماژیک جادوو تەک دینە فەرقی گەورەی هەست دین دوو ئەسڵی هەست ئێعتقاد بە غەیب یەک دوو بەجێ هاوردن ڕەسم و یاسایەک ومە نزیکەوبی بۆ غەیبە وەک مەسەڵەن ئێعتقاد بە وەحیمان هەست قورئانمان هەست وەختە نوێژە خوێنین ڕۆژگەگرین لە جادووە هیچ کام لەمانە نییە لە جادووە ئەوە کە مهمە ئێعتقاد بە غەیب و عشق بەخوا نییە مەسئلەی تەئمین مەسئلەگەر مادی ژیانە جوادان بە هەر چێکەکە مادیە حیاتیە سروشتیە زەوینیە تواو جادوگەرێکی لە توول تاریخە ملەتکە دروستیان کردگەن لەم ڕاستە هەست لە شەوەی یەڵدادا ئێمە عەمەڵی جادوویمانە کرد عەمەڵ جادوویی دانێک و دوان نییە ئەم فرمیسکڕژانە لە وەخت عەزاداریە ئاغای دکتۆر مێرداد بەهار لە تەحقیقی فرەجوانە سابتی کردگە هین بەین و نەهرەینە ئەگیریان کە ئاسمان تەحریکەن کە بوارێت جادوو عەمەڵێکە بە مەوازات عەمەڵی ئەسڵی لە سروشتە بەخاترەوە تەقویەتکەین بە قووەتی کەین و بیخەینە بەرەوە هەر بەم بۆنەوە فرە مەراسممان هەست مەسەڵەن جەژنانە دانن گەورەگەرێکی جەژنانەیان بەخاترەوە بێژن ئاسمانەشێ بەرەکەتی قەت نەوێت مەسەڵەن فرەیەک لەمانە هەست لەم مەراسمگەر جادوویمانە هەست ئەو وەختە لە شەوی یەڵدا گشتی جەمەوە و چاویان نەبڕیە ناو چاو یەک بەخاترە ئەو سەرما و تاریکی و شتە بکوژن بە قووەتە قەلبێکە لە چاوە ڕۆح یەکترین ئەیگەن گشتمان بە دۆر قورسی ناوین لە زەمانگەر کۆنا بە دۆر ئاگرەوە بوون ئەو وەختە شڕۆیانە کرد بە چتگەرێ خواردن وەک هەنی کە نمادێ خۆرەتاوە وەک هەنار وەک سێفە سوورە وەک شەوچەرە تۆم و مەویژ و کاکڵە و شڵانە و کتوو لەمانە هێزمانە گرت یعنی هێزگردن ئێمە بۆ هێزگردن کائیناتە کە بتوانێ وەک دایکی گەورە خۆرەتاو بە وجوو بێرێ خوار بۆ ئێمە هەرچێشتە بوو ئەوەی چە گەورە بوو حەساویان کردو لەو پەیجمانە لە ئەوڵ ئابانەوە چلە گەورە هیچ ئەگەیە چلە بوچەک سەدەیان بەرگوزارا کرد یەکسەر ڕۆژە گوزەریە لە دێ بامەنە کەلعانە ڕەسم و یاسای کە بەرگوزاریەکەن هە لە هەورامانە بۆ پیشهەڵیارێگرن چلە گەورە بۆچە هاتکە بۆچەی ژن چلە گەورە چونکە چلە
عمل هینەکە لە انقلاب کە شاوەرزیەوە هاتکە یەکەم جار وەختێ دانیان بردە ژێر خاکە سەوز بێ دانە لە ژێر خاکە و دوای 40 ڕۆژە و دوای شڕعکە بە ژیان چلە ژیانە دووبارەس هەر بەم بۆنەوەس کەسێ فەوتەکە چلەی بووەگرن چونکە ئەو چلە حیاتی دووبارەس لە ژێر خاکەوە ئەو کەسێک وا فەوتی کردگە لە دنیایەک ترا دووبارە بە دنیاتێت ئەمەسە کە چلاگرن حتا بۆ مناڵ چونکە لەو ئینەت دووبارە ئەگەیتە حیاتێ تازە سەقامەگرێت لە مەرگومیری ڕەدەوێت چلە بووچک بۆ ئەمە ئاگرن سەرەتای دوای 40 ڕۆژێکی لە زمسانە ئاگرێ لێنە یەک دەحەتر ئاگرێ فراکەنەوە جەژن سەدەی پێژن 100 ڕۆژ لە زمسان گوزەشکە بە حەساوێکی ژن 50 ڕۆژی چیەمێنێ بە نەورۆز ئەگەر شەو ڕۆژی حەساوکەن ئەوێتە 100 دانە و تازەی ژن 100 ڕۆژی ئەمێنێ بەمەکە خەرمەن بگرنە دەسەوە گشت ئەمانە ئەرتباتی تەک زەوینە تەک نانە تەک گەنمە تەک ژیانە هەر بەم بۆنەوە وەختی ئەم خەڵکە جەمەوەنەوە دۆریەکەەوە ئەم گەرمە ئەم هێزە یەک دەحەتر بە ژیان ئەمانە زەمانە تێکات ئیزەدمێر لە تۆ فەرهەنگەرە ئەوەتانە پێ بێژم خوای پەیمانە خوای زۆرە تەنیا خوای نور نییە تەنیا خوای معرفەت نییە خوای پەیمانە ئەڵانەوانەوە زەماوەنەکەن گشتیان هەڵقا دەستیانە ئەو هەڵقە نیشانە ئیزەدمێرە دنیا بە بیر و باوەڕ ئیزەدمێر زەماوەنەکە لە وڵات ئێمە زەرتوشتەکان گەینە قودرەت ئەوە کە لە هێزیان نەبوو فەرهەنگ مێهریان لەبێن برد بەداخم شتێکیان نەهێشت بە جۆرێکە وەختی تواشاکەینەوین مەسەڵان پارتەکان کە دینیان مێهری بوو 500 ساڵ حکوومەتیان کرد و ئەوەشتانە پێ بێژم گەورەترین دوودمانێ لە وڵات فەلات ئێرانە کە بەشێ فەرهەنگ کوردەواریشە بەوجوو هات کە پارتەکانە 500 ساڵ پیروز بوون سەرکەوتوو بوون وەختی گەیە ساسانیان پەنجخەتی چیان ناو خودای نامەکانە سەبارەت پێیان نەنووسیگە ئەوە کە فەرهەنگ مێهری بوو نابودیان کرد هەر بەم بۆنەوە فەرهەنگ مێهری چوو لە ڕۆما سەری بەرزەو کرد لە قەرن ئەوەڵە میلادیە 66 و تا قەرنە چوارم مەذهبە ئەوەڵە دینە ڕسمی ئەمپراتوری ڕۆم بوو ئەگەر نەوانە مەسیحیەت ئایسە تەواو دنیا دینی مێهری بوو ئەمە ێژن بابزان چەندی دین گەورەیەکە لە قەرن سێما ئیتر عاڵەمی گرت لە قەرن چوارما کەم کەم دوسێ دانە ئەمپراتور بوونە مەسیحی کەم کەم کز بوو وەلی بیر و باوەڕەکەی ماگە ڕسمی یاساکەی ماگە 70% مەراسم مەسیحیەت ئاین مێهریە فرێک لە باوەڕگەرێکە زەرتوشتیگەر مسادرەیان کرد مێهریە هێشتا فەرهەنگ مێهری لەبێ نەچووە ئەمەسە کە تەنیا خوای نور نییە خوای محەبەت نییە خوای شجاعەتە خوای پاڵەوانگەرە ئەلعانە ئێمە لە ماڵەکان جارانمانە هەشتی بوو دەرگای حەوشمانە کردە و ئەوەڵ وارد هەشتیەوین هەشت خولاسەی دایرەست ئایسێچە ناو زۆرخانە هەشتی هەست پاڵەوانەکانەشە ناو هەشتی ئەو شکڵ زۆرخانە ئەو هەشتە فەزای مقدس بوو لە دەرەوە ئاهاتی نامقدس بوو وارد ماڵەوی فەزای لێنە تەتیرەوین پاکەوینەوە جاچوینە ناو ماڵ ئەڵان ئەمانە نەماگە وەلی هەڵقەکە ماگە هێشتا ئاینەکە ماگە ئاینە و شەمدان وەخت زەماوەن ماگە ئاینەی کە ئەینە سەر سفرەی حەفتین ماگە و فرە چت گەر فەرهەنگ مێهری ماگە وەلی گەورەترین شتێکە ئەتوانم بێژم پێتان فرە بۆ ئێمە مهمە ولا تواو ئوروپا ئایستا ڕسمی یاسایان هەلەبان دین مێهریە و تەنیا ئەم ڕیشە و ڕەگەز ئوستورەیە نییە دین مێهری دینێکە عەمەڵ کردی دین خانەوادەست دقیقاً 25 دەسامبر کە تەوەلد عیسا مەسیحە کیتواقەن دوێکە بوو ئایمڕۆژە دقیقاً ژێڵدای واقعیچە تەوەلد عیسا مەسیح هەرو تەوەلد حەزرەت مهرەسە مەسیحیگەر تەوەلد مەسیحیان خستەینە لە عەسڵا 6 ژانڤیەس 25 دەسامبر نییە چونکە تۆ مەراسمیان مەراسم مێهری بوو دین مەسیحیان منتەبە کردە سەرەمە ئەمە گشتی تەحقیقات تاریخیە جێگەی نییە وەی لا جوزئیاتە لە خەمەتانە عەرزە کرد ئایسە لە ئەوروپا
جەژن نوئێل جەژن خانەوادەس جەژن کۆبوونەوەس بە پێچەوانەی جەژن ژانڤیە لە جەژن ژانڤیە ئەحەدن یە لە ماڵە گشتیا لە دەرەوە هاناو شەقام هاناو کۆڵانە هاناو دەشت و دەمەنە وەلێ لە جەژن نوئێلا گشتی ها لە ناو ماڵە پەپووە خوێنێ ناو خیابانە تاخە کەسێ نادۆزنەوە گشتی جەمەوێتەوە جەژن بنە ماڵەس جەژن خانەوادەس جەژن وەحدەتە ئەو شتێکە بۆ من فرەفرە گرنگە بەڕاستی کە ئەمەشێ بیپارێزین ئەمەسە دینمێهری جەژن بنە ماڵەس جەژن خانەوادەس جەژن وەحدەتە جەژن یەکدڵ و یەک پەیمانبوونە کە بتوانین بە دەوریەکە و کۆبینەوە سەختیەکان تەحەموڵکەین یارمەتی بین کۆمەلگامان سروشت کە بتوانێت خۆرە حەقیقەت و ئازادی لە دایک بە دنیا بێت ئەم ڕەسم و یاسا ناسنامەی ئێمەس نەکوژی یاسەوە گشتمان شوورێک لە تەواو ئەو جێیە کە من سەفەرم کردە دیبەز بێژگە لە کوردستان لە تاران ئیسفەهان خۆراسان جەژنێکە بۆ ئەم شەوە ئەیگرن پیا باوەڕ ناکە ئەخوان چونکە ئەو ئەنێرژیە ئەشێ لە زمنا قووەتیان پێ با بتوان سەرمای زمستان بندە پشت سەر و بتوانن وەک عەمەڵی جادووی هەستی یارمەتی بن یەک دەهەتەر نور گەرما پەیمان هێز باوەڕ ئازادی ئاشتی بکەفێتە ناو وڵاتەکەەوە ناو ڕۆح و گیانمان زۆر بەختەوەرم کە ئەم جایزەی ئەم خەڵات بەڕووی زەڕینە لەوەها ڕۆژێکە ناو بگیرکراوە کە جەژن پەیمانە پەیمان کۆمەلگای ئێمە تا کەسکەرێکا کە عومریان تەرخانەکەن بۆیان نور و ڕۆشنایی وڵاتەکەیانن شەخسیەتگەر نمادین وڵاتەکەیانن هەر کەسێک شەخسیەت کەسایەتی کەس بۆ خۆی هەر کەسێک کاری کەس لە عین حاڵە شەرافەتمەندانە دروست ئەنجامیە وەلێ بازێک کەس وەکو بەلیمەتێک ئەوەنە سەرمایەک ملی ئەوەنە نمادێ بۆ وڵاتەکەیان ئەڵانێ وە لە ئێران بچنە دەرەوە نماد ئێران فردەوسیە حافزە بڕۆنە دەرە و نماد کوردستان شێرکووە نازانم سەیەسکەرە کەسکەرگەر ئاوامانە شەخسیەتگەر کەسایەتین زۆر تەبریکتان پێژم بە ڕۆشنبیرگەر شار مەریوان کە توانی گیانە وها ابتکارێ بەنە خەرجا وها خەڵاتێک لەسەر پێی خۆیانە و مستەقلانە فەرهەنگی مەردمی پێشکەشکەن بە کەسێک کە توادیگە بە ژیانی بە کاری بە ئێستعدادی پلەیەک دوو پلە فەرهەنگ و هونەری کورد بخاتە پێشەوە خواتان لەگەڵ وێرەگانێوە کەژێ وەربەرەنە چەمێ ڕەژێ هەر بەدەم و چەم ڕەشتەیۆ دڵش کەردا کاردەویژێ شنەفتم گیانم باڵا توڵینەی ئیرادەڵ کردن چەنی خەستەڵبەی مەگەر پای تەدبیر بەڵبەختی ڕێژ بۆ گیان هەوای سوحبەت جەستەکەم پێش بۆ وەرنەشێتەوێم دڵوەشی دڵەن گیان جەتەن بەرشی ئاماژ مشکڵەن لەم بەشە لە بەرنامەکەماندا دەچینە خزمەتی شارە جوانەکەی مەهاباد و وێڕای سڵاوێک خۆمان دەدەینە قەرەی شێعرە جوان و شیرینەکانی خات و شەویار گوڵابی ئازەر با تەشریف بێنێ لێرەوە باش خەڵوەت تەنیاوی تۆقیان لێرەوە باش خەڵوەت تەنیاوی تۆقیان چ شیرین تۆقیاونی خەڵوەت و چ ئێواورە لە ڕاوچەنینی داوی کەرا تۆقیاوم لە خەڵوەتەکانی تەنیاوی تۆقیاوم وەچ دەخلێ بەسەر گوماونەوە کە سەیری خۆم خوێن تێمدا هەڵساوەتە سەر پێ واتە قەلاویەکم دەکارێ دەکەوڵمدا و گلێر بێتەوە
بڕێجاور لە ئەگەرەکاونمدا خەڵوەتێ بگاوتە ئۆتراق چەندە بە بەرزە باڵای چۆڕیاوندا خەڵوەت گوڕووی پڕی ئەگەرە و سەراولێژ بە شەقامی نەدرکاوی گوماندا پیاسە بکە لە شۆقی هاوتنە ژوورەوەی دەرگا گلاوری خۆی لێبڕاونێ دەلێم گەڕێوە و سیر بڕوە و تۆخیاونی خەڵوەت و ئێواورە لە ڕاوچەنینی داوی کەرا تەشخەڵە بەسەر لەشی هەواویدا دروستم مەکەوە لە خۆتدا دروستم مەکەوە لە خۆتدا من نۆرێکم لە ڕەهابوون پاسەوانێک لە مەعریفەت و تەشەنەی کەوش تاوتەیدا و دەشکێمەوە مەڵاوسی گرتووە لە ناو خەمدا کە سەیری ئەم خواورەوە ئەکرێ لە تورتی زەویدا و هەڵدەگەڕێتەوە باوەش بە زەهرە چێژی لەزەت لە قەفەسێدا شڕۆڵم بە دیواورە بێخەویەکاونی بەرتەسک شڕۆڵم بە دیواورە بێخەویەکاونی بەرتەسک بگرەوە لێم ئەم لواندنە لە سەرابستاونی نەرەخسینەوە تا بیۆگرافیای درکانی نهێنێکاونی خۆ و تەنیایی و دایک تەنکم پێ هەڵەچنێ لە لاپەڕەکاونی فەرهەنگی نمی و مەراوقی لە یەک نەچوون هەڵڕێژی گۆبەنگیری فرە منێکە کە فەقیرە و کەترین سانسۆڕی مۆڵەتیش بربژێری من دەبێتەوە من لەم بربژێریەدا نمید بە پاسێ دەچێ هەر کەسێ حەزی بکرداویە گۆراونێکی سەر هەڵگرتووی تێدا تریفە بدا لەم پەنجەرەڕا دەتئاڵێنێ بە باوەشێک نمی و مەراقی لە یەک نەچوون واو هەر کەسێ ئاوەزێ خۆی لێ ئەڕانێ لە پاڵە پەستۆی هەڕەسێنان و لستنەوەی زەوی جمەی دێ ئەو دەنگاونەی هەڵوەستنە ژێر پێت بە سامی ساوتی بەخشێ پشوو لە جەستەدا لەزەتی خواردنەوەیەک دەمژێ کە جمەی دێ خولەکێک لە مندا چوو تاو نەگەیشتە سەرنجامی بێ ئارامی و شپرزەی لە ڕاوژەی کرۆکی ئەم زەویەدا خەڵوەتت دەشێ ئاوێزاون بێتەوە بەرسینگ و مەمکەکاونی داویەک پڕمە بکە بەدا کۆکی نامسۆگەری خۆ بگەڕێوە وەخت لە ڕشتندا من فتۆیەکی گەلێ جوانم گەرەکە بە ئاوێنەی زەویدا هەڵبچێتەوە ئەوە کە جووی نەدەمێ دەنگی ژەنگی ژوورێکم لێ دەڕژێ وە شەرمەسەگی ئەو بەرگەی پێیا هەڵچوون کە خەڵوەتێ تێیدا ڕووکەوتۆتە ساوردی و سڕی بەم شەپۆلەدا و گیراوە خۆرم بکا بەڕەخسین و هەڵفڕینی داوێن کە ئەوداڵی گەڕاونەوەیەک نەبێ لە ڕسوایی و ئاگر جوانێکاونی تێدا دەڕوشێ ئەگەر پێ بخرێتە شەوکردنی دیواورێکی بارخۆر تا ئێوارێ بار خۆرگە مارووی زەوی دەبێ و خۆڵی کۆڵانەکەی ئێمەش نەماوی سەفەر چگە و جوودە بەنگاو نەدەمڕێژێتەوە بەم داڵانەدا کە باوری خەم دەبێتە شەرتی جریوەیەک و چرۆی بەفر بەم خاکەدا
کەواتە بە باوەشی گەڵاوی مێژوو چەندە زادەی زەماونە نەفەس کە سەرالێژ دە ئاماونە لە خۆرنشینی چەمپاتەیی پاڵ خیاڵ بەسەر سینگ و بە دیوارەوە واتێش لە منداڵداونی میرە سواوری تۆقیاون خەڵوەت تەنیایی. سپاس بۆ جۆگەشتنتان. ئاواورەکەی بیچاورەکەی بخان و مانم ئەرمەنی ئاواورەکەی بیچاورەکەی بخان و مانم ئەرمەنی ماڵت نیەزانم هاولەک و ڕۆح و ڕەوانم ئەرمەنی ترسم وەگەردم تاو نەکەی بیشی بچوو دەروان نەکەی ئەم جامدی دیوانەکەی ئاگروەگیانم ئەرمەنی تۆ باو مسلمانی بکە لەی گەورە میهمانی بکە هەرچی کە خۆت زانی بکە من یەتوانم ئەرمەنی بیخود ئەڕاترسی بیخود ئەڕاترسی خوەمم قورسە دەمم خاتر جەمم مانگە شەوە سایەی خوەمە شەنوە شانم ئەرمەنی نەوش ئەغەرە چ شتێ نییە دەروا بکە دەروا کە باورم کەفتیە هەر یەی چکێ نەزرێ بکە تەڕ بوو زوانم ئەرمەنی ئەریەی کەسێ لە دوشمنی پرسی شەراب لە کووسنی وەگیانێ هەرچی کافەرە ویشم نیەزانم ئەرمەنی دەرواوکە زوویتر پەرتەوە میهمانەکەی ئاخر شەوە دەرواوکە زووتر پەرتەوە میهمانەکەی ئاخر شەوە یەی شیشە لەو بەدمەستەوە برشن بزانم ئەرمەنی. ئازیزا وەشەویسا سەفەروی جارەی ماپەی هەورامانی جوان و ڕەنگینی هەورامان مەکۆ و سەنگەر و پارێزنای فەرهەنگ و ئەدەب و کولتور و کوردەواری ملمێ خزمەت و یۆجە کەسایەتیە فەرهەنگی و ئەدەبیەکا و ناوچۆ هۆرامانی کە پەی چندین دەیان جە دلێ و فەرهەنگ و ئەدەبی کوردیەنێ دەسش هەن و جبەرەی تازە و هۆرامانیا جەپاوەنم نیشۆرە بەڕێز کاکە کەیهانی عەزیزی با بەی پەی پێشکەشکردەی شیعرەکەش. ئەگەر بۆم کرا بەها دیزیا ئەددینی ئەڵێم ئەگەر بۆم کرا بەها دیزیا ئەددینی ئەڵێم پەیکەرێک ساسکا لە گریان پەیکەرێک لە تەنیایی پەیکەرێکیش لە ئاخ تا پەیکەری گریان کچان ئاش کاتەوە لە ژیان پەیکەری تەنیاییش بەرز کاتەوە سەری وڵات ئینجا ئەڵێم پەیکەری ئاخ پێویست ناکات. واران تۆزێ پەلەکەرە واران تۆزێ پەلەکەرە لاپاڵ و کوجیە تەسکەکەی هەناسەی منە دماڕۆ دەمش وشک بێنەوە پەلەکەرە تا هاناوێ پاوروا بلا ئادورا بلا شارە زور تا گۆران بە وات و واچ و بەرواوێ فوکلێک نالەیلی کەرۆنەشانە تا جارێ و تەروانەوە بەهەشتی ئەشقە ئەم هەورامانە. واران تۆ وارە و واران تۆ وارە و هەڵسە و من شێلە دانی حەزیم کرمۆڵێ بینێ ئاوا تێپەناهەندێ حەسرەتیەنێ من لەهجێ فرێم وانێ کاتێ و قیژە ئاوارە بێ چەمانە لەهجە و شنگالی لەهجە و کوفری و لەهجە و ئەنفالی
کەچی دوی لەهجەی فێر نەبیە یۆ لەهجە و کناچە دوی ئانێ زارۆڵەی کوشا و ئینسان شاماچە واران لاڵیەوە تۆ بەشکەم بەخشۆت پیسۆ واران لاڵیەوە تۆ بەشکەم بەخشۆت پیسۆ گنە ڕاو لوێ بە سەخاوەتی وارانی دەم بنیەوە دەم کناچا کۆبانی بێتۆ ئەی واران زیهن و بیابانی ماتڵە بێتۆ ئەی واران زیهن و بیابانی ماتڵە تا گوڵێ کەرۆ دارەرێ لمی کیان و شارەرێ خاکی جماچۆوێ نەرە ئتر حکایەت و کوردی مەگێڵنەوە خاکی جماچۆوێ نەرە ئتر حکایەت و کوردی مەگێڵنەوە تۆ پیت پیت بە خاوکی ماناو بەخشی هیچ زوانەوانێ و ڕانویسە و مەزانۆ جگە گاو گۆراڵێ و لانەسار و کەشی نۆتێم و چیاوری کەرە ئەی واران نیشتماونی نەورەشۆ چون جاران تکێ واران سەر و گەڵایۆ چکارێ تکێ واران سەر و گەڵایۆ چکارێ مەتەرسە لال و ئیجارێ نۆتە پەشیماننە ئامێنۆ هینۆ وێماننە واتم ئەی واران تکا کەروچی وارێ واچە بابە گوڕگوڕی چێشە ئی وڵاتە گرد باوان و وێشە تۆ گرچیوی سۆزنی جگە سەوزەڵانی دلێ وێنەکە وێنێ گرد پەڕێنێ و ڕاوێ دلێ وێنەکە و مەحموود خانینە نەختی و ئیلاتەر و خەنجەرەکێوە زەمان گیرژ واردەن ئارۆ هەردوێ دەسێ سەرە شەرەکێشۆ سەوای دێرا چێولایی تۆ ڕۆح و ئاوێنی و هەناسە و دەریایی واران تۆ ئاسمان و هەرۆڵەنی واران تۆ ئاسمان و هەرۆڵەنی بۆ رێرە واری ئەگەر تۆ بە پیتە نەرمەکات هەناسە و دەرەی نەلاونی دەست نەدەی دەسووانی نۆتە پەشۆکیۆ مشۆ بلمێ بیابان نما بوانمێ گردی من الله ئەکبەر واچمێ یەکجاری ئەلقەمەر وانمێ یاگێ ڕووجیاوری بە حورمەت و تۆوە گڵا و پاییزی غەلتان و خاکین تۆ پەنجۆڵێت ڕیشێ نەباونێ بە حورمەت و تۆوە گەڵا و پاییزی غەلتان و خاکین تا پەنجۆڵێت ڕیشێ نەباونێ بۆ واری گیانەکەم واران بەبێ تۆ چەترە دەمش بیناونێ قۆڵێ هۆر ماڵە بۆری ئی پاڵێ قۆڵێ هۆر ماڵە بۆری ئی پاڵێ تاقەت و تۆنێ زڵفێک ناچە تەڕێ شاکرە با هەر بواچە ڕاستی ویرم شیواوچوو ڕاستی ویرم شیواوچوو وەختێ واران وارۆ ژیرانێ چەم سۆزێ هەزار جار زەریفێ با لادەگانێ چه خۆشە ژینی پاکی کوردەواری چه خۆشە ژینی پاکی کوردەواری لەژێر سێبەری کەپر و دەواری گەلێک خۆشتر لە کۆشکی چنهۆمە چێخ و چاتۆڵی هاوینە هەواری لەم بەشە لە بەرنامەکەماندا دەچینە خزمەتی پورەحەلاو شێرزادی و دادەنیشین بۆ گوێگرتن لە حیکایەتە کۆنەکانی کوردەواری تکایە تا هاتنی پورەحەلاو بە چەپڵە ڕێزان بەخێر هاتنی بکەن ڕێیەگە بێ ئەسێ بۆ حەت
قال شيء باني قال ما أمري وكيت شيء ببي علي ما أمري وقرباني يبو حدثهم علي منا بيلقى الخوتا علي فرموا بتعاون بيسوار بلدوا عمو أولا وانا ذات يبي أمزال أروات أقاس بريانيجة كيبان كم أمري وكيت شيء ببي علي ما أمري وقرباني يبو حدثهم علي منا بيلقى الخوتا علي فرموا بتعاون بيسوار بلدوا عمو والله أو شيء اللي الرد بيته تبر بدرسه هنا ففيك بانا كا الله ما أمري وكيت أشري بابا الله بو حدث بقول ما نقول الله من نابي لقى الخوت الله فرموا بيه لقى ما صار بيه وأم درجات بره صار كوا كمل بقى هن كلا شر كمل بقى إخواته أم داره أجات بره تاني ميلان كلا شر كيج أخوه أم داره ففوقش هلا فره أجل دايك خاص باوك خاص بوتي أروي كل ساحة كمان نكلوا ما أمري يلي أجل بخواتو من في الظان ترملتو نايم ولا أم جاب قربان وقالوا تيجي جبيه أروى بريقية كبان كان إنك بان كا تياري بان قالوا ناظر تارك بيازي تختقي كوسان فولي تاورسان بوتيتي الله والله تمو ساري شكر نسولي كم أهل ما مولي كم رونق يقول كيكم الله شكر بمن عايز الله بتيلي ما يلا بم قطعني خوما بخوا قاعدة بر يعني جوتيار بانا كان ناظر تارك في هذا تختقي كوسان فولي تاورسان بوتيتي الله تمو ساري شكر نسولي كم أهل ما مولي كم رونق يقول كيكم الله بتيلي ما يلا بنقل قطعنا الله ولا بقلتي من نايي أم دارة أقاس برهن بر درسة هنا قبانا كا مش قبانا كا لو ناظر تارك في هذا تخصقي كوسان فولي تاورسان بوتيتي الله تمو صاري شكر نسولي كم أهل ما مولي كم رون لقي يقول كيكم الله شكر بمن الله بابتي من آلة تقيده هو صرنا أم دار بو قبانو أم دار حميلي بجي بدرس الله زاد كوصر كبيه بان كالا سواري تبتفي لنوي أسفي تفكي بلا بفلاود زي مالي مكي بريش التراخ خنكا نشكا كجيتي وبراكا حميلي بقالي فرد لامي واباني سواري تبتفي لنوي أسفي تفكي بلا بفلاود زي مالي مكي بريش التراخ خنكا أم دارا مش كراك أقول شو ترى درينيت وأنا تقيده هو صرنا أم دارا بقربانو بم إنت زمان توا بيو أم دارا الله نظام سرايرين كوسة سركاني وآوية كناي هلا جواز بعمل شوابية دمتوري أم بري بجانو بدلناهم يا سما أصل سمن قول كيدا رزين بات كيف من بيسلم تبتي قول لدات يتشيتان بولن بقربان تاني تي دون نظام يا أخوة بيواجهني إن شاء الله يا أخوة دستان خوشي چنگی آوم لناو دجلة درهنا دلوب آو گریا و تیبریا ددام بر أم هتاو دبوم بتم وتيبريا ددام بر أم هتاو دبوم بتم لقل شني بايك دا دچوم وبو برزایی کوێستانەکەم ئازیزان و خۆشەویستان دەچین بۆ شارە شیرین و خۆشەویستەکەی سنە بۆ بەخێرهاتنکردن لە شاعری بەڕێز و بەهەست بەڕێز کاک ئیبراهیمی ئەحمەدینیا تکایە با بفەرمێ. پاییز وەرزێکە لە جەنگ گورگی برسی لە شاخی ئەناتۆلیەوە کەڵبەی ژەهراوی لە ڕانی ڕۆژاوام چەقاند لە ناوەڕاستی خەونی کۆرپە و دارستان و پاساری لە شەوێکی پڕ لە تریفە و بۆنی ڕێحانەی بەر پەنجەرە بەرەو کەنداوی ئاژاوە لوراندی
هازا ویلایەت بۆ خەلافەتی تاریکی لێرە بیرەنەوت و کانیاوی زۆڵاڵ هازا ئاسکی تەرچکی دەستەمۆ لە بیابانەکانی لم و گەمژەیی لە ناو پەرتووک و بەردەن و سەهارەکانەوە هاتن بە لێشا و دێوەزمە هەڵتۆقین بە وەسیەتنامەی قەناس لە شانی ئۆسامە و ئەبوو مەسعەب بە کتێبە تووڕەکانی قوتب و ئەبوعەلا دڵڕەش و هەناسە تاریک سەرەتا دەستنوێژیان لە خوێنی وەنەوشە و قەناری تا تەوابوونی ئایەتەل کورسی 5,000 کچیان ڕفاند. خەلیفە لە ئەشکەوتی ڕەشایی زمان حاڵی زەردەماری زەلکاو چما خەلیفەکانی باکوور خوێن و کیژۆڵە حەڵاڵ کرا دەیانەوێ سمۆرە و کانی و چنار یەم نیشتمانە فێری عەرەبی بکەن. ئەم جارە شمشێر و سیواکیان دەبابە و بۆمبی ئەلکترۆنی ئەم جارە پڕن لە ماری خۆشخەت و خاڵ پڕن لە قشکاڵی چاوکاڵی سەرگۆنانەختیاڵ نەمانزانی نیشتمانی مارکس و هۆگۆ و کامە و ڤلادیمیر کانزای شەمشەمە کوێرە بوو. ئەم دابادە ڕندانە لە کام زەلکا وەڵتۆقین نەوەکانی ژاندار کوهانا و ڕۆزا بە باڵاپۆشی خەیانەتەوە دابارین شوێنێ نەبوو بۆ جیهادی نیکاحی سۆزانیەکانیان شەنگالی پەژمردە و کۆبانی برسیم نەبێ. خدایە کامەیە قەهر و جەبەروتت زمانم لاڵ نەکا نەمرود و ئەسحابی فیل ئەفسانە بن لە کوێن تەیرەکانی ئەبابیلی تنگانە تنگانە هەیە لەمە تنگانەتر هەر دوێنێ بوژنی مێرموسای ئێزەدی لە بازاڕی مووسڵ فرۆشرا بە 40,000 دینار مێردەکەی پارەی نەبوو بیکڕێتەوە بە ملیێن. ئەم بازاڕی عۆکازی ژەهراویە پاش 1000 ساڵ هەڵتۆقی. خدایە کچ گۆزە و خورما و وشتر نییە بفرۆشرێ. ژن لیرە و قوماشی حەریر نییە تاڵان بکرێ. ملی مێرمنداڵ زرکەتاڵ نییە شمشێر ماچیکە. جارێکی تر شێرپەنجەی تەور ئەژنۆی دارستانی پێکا دارتووەکان دوو پشتیان گرت و ناشیرین ڕووبارەکان سەرچاوە لە ئەشکەوتی باروت تا نارنجۆک بگرێ بەهێشوو و هەرمێ وەکو دایناسۆری یەکشاخ دەبابەکان بەسەر خەونی قیرتاوە ڕێچکیان بەست بوو کەشوشەی نێو دوکانە داخراوەکان و کۆتری سەر منارەکان فێیان لێهات تا شەریعەتی خەلیفە کانی عەرەب داپۆشێ پێویست بوو زەڕنەقوتە بسووتێ لە بەڵێسەدا کورسی و تەختەڕەشی قوتابخانە و وەنەوزی ڕادیۆ و پێشکەی ساواش ڕیشی پڕ لە دوو پشت خزایە نێو کۆبانی یەکەم کەس لە سێدارە درا شارێکی مەلای جەزیری بوو چوارینەیەکی ئێسکسووکی باڵابەرز بە ئەڵمانی و بەریتانی و عەرەبی تانکەکان لە ئاسۆ دەوەڕن ئاڵای قیر لە گژەبای ژەهراویدا شەمشەمە کوێرەی چڵکنە لەشی ئاسمان پیسەکە بڕوام نەماوە بە موعجزەی گۆچان بە کەرامەتی تاووس بڕوام نەماوە بە نێزەی پرشنگ تاهتاو لە سیاچاڵی دۆلارە نوقمەسار بەم هەموو جوانیەوە پاییز غەدرێکە لە جەنگ کزەبا چما دەرزی لە برینەکان دەچەقێ بەڵام باران ئاخ باران تەرمی گەریلا دەشواتەوە ڕەنگە مردوو بە جلی تەڕەوە سەرمای بێ ئیلا شەهید
بڕوام هەیە بە قەناز بە بیکەیسی بە نارین ئەفرین بە هەڤاڵ بڕوام هەیە بە بەفر مەگەر تەنها بەفرم تەیرە نەبابیل بە ڕندەکانی ڕمڵ و بیابان بسووتێنێ ئاخ بەفر پەنجەی سەر پەلەپیتکە نەتەزێنی خێوەتی ئاوارەکان نەڕچێنی چەند ڕۆژێ پاڵتاوی شار بە گوڵە پایزە لە باخچە نەتۆرێنی ئێستای تر کۆبانی پەڵەنگێکی زامدارە لەسەر گۆنای نەخۆشی دموکراسی و ئازادی جێپەنجەی دیارە یەکەم جار لەم کانتۆنە ئەفسوناویە جوانترین خشڵی کچان بوو بە فیشەک یەکەم جار لەم کانتۆنە ئەفسوناویە جوانترین خشڵی کچان بوو بە فیشەک ئیمپراتۆرە خوێڕیەکان بە سەرشۆڕی بەلایە ڕەتەبن و فێیان لێدێ گورگەکان سەرمەستن بە بۆنی خوێن ترسا و لە پڵەنگەکانی مەرگ بەزێن خەلیفە خوتبەی ژاراوی لە گژەبادا بەرەڵا ئەمانە تایفەتی منە الئەجنە سەرجەم لە زەڕیەتەکانی شەیتان بۆ قەسرەکانی مەڕمەڕ و حۆریە کریستاڵە بێژمارەکان پێویستە سەرەتا سەری کۆبانی بپەڕێ بە مشاری کارەبا خودایە تۆ مەهێڵە چۆلەکە بترسێ لە باوەشی چنار ڕێگەمەدە دۆشکاتێک بداوە نەوزی کۆڵان لەسەر پشتی بێگوناحی بەفر شوێن پێی سمۆرە بکەوێ جوانترە تا پۆتینی پیاوکوژان بێدەنگی جیهانی گرتەبەر بریقەی جگەرە ختووکەی تاریکی ئەدا و جارجار قرچەی گولە سەمفۆنیای سرودێکە وەک باغڵەمە و چریکەی شڤان نیوە شەوی داپۆشیوە لە لووتکەی شارستانیەت لە سەرەتای سەدەی 20ژەهرە ئەم شارە گچکەیە بە تەقەتفەن خزایە نێو جۆغرافیا بزە ئیفلیج بوو لەسەر لێوی ژەنەڕاڵەکان چەگوارە گەرزیندوو بێ ڕووی نییە ڕووا لێرە بکە ئیتر کۆبانی لانکەی شێرانە هەرگیز ناهێڵن بێتە وێرانە تا پڵنگ مابێ و هەڤاڵەکانی مەحاڵە پێی گورگ بچێتە کۆڵانی سرودی ئاوە بارانەی چڕێ سرودی ئاوە بارانەی چڕێ دیواری ورە گولە نایبڕێ واتم واچوو پەنجێ خەنەی نێم بە شمشاڵێ وەزانە ئی وێرەگا زەڕەتاڵی کوچێ هەنگوێنی برمانە دیم سەرقاڵ و دینار و دولاری بێنی واتم واچوو تا دوور بڕ نەکەرێنە ئەگەر وەرمێ پێچەوانێ نەبیایەنێ با خەڵەمنە دیم ڕۆژنامێوە سیاسی ورتەکنانی دلێ چەمات هەور و واران و وەهاری واتم واچوو تا چل شیعرێم پێکنێوە تاویانە و گومان و تۆ گزی بووە و دیم هەر دیمان دیم گنی و وێت پێچنی واتم واچوو بازە ئییانە قۆڵەیما دارە ڕاکەر و دیم باز بازاونی کەری جەپردە بازێ تازەنە واتم واچوو هەرچێ دەلاقێ وێم و یانە و باوانیم پێشکەش و ئی کۆڵانێتا دیم بێ دوعا و خۆحافەزی دلێ تۆزە و جادەی نەگومبیەنی واتم واچوو زینە چاڵیم ئیمزا کەرە و چی دیوە خانە تازەنە دیم وەخت و نمایەوە تەری دیاوان و خەیلێ وەختا قیبلەت چێگەوە چەرخیان ئیتر زانام یاوێنە ساڵە و بێدەنگیم تۆ نەبێنی و هیچم نەوات سپاس
ئەگەر بە وشە قەسیدە و مەسنەوی و ڕوباعی و دووبەیتی بێژین زۆر هونەر نییە حەیفە زانم کە بە خێرهاتنیە و کەسەی نەکەمە و هونەرمەندە کە بە بەرد بە سیمان بە گەچ قەسیدەی بۆ شەرەفی ژنی کورد هۆنیوەتەوە بەڕێز کاک هادی زیادینی پەنجەرەی ماڵەکەم ڕوو لە باخچەیەک دەکرێتەوە تۆ لەوێی نیگارم دەکێشی بمکێشە لەسەر تابلۆیەک بە قژ بمکێشە لە چەپەوە تا ڕاستیت ڕەنگ بداتەوە من لەو دەستانەی بێزارم ئاڵاندن دوو پات دەکاتەوە خرینگەی باز نەڕای چڵەکێنێت دەنگت بێنە خوارەوە ئابڕوم لێرە دانیشتووە من ئەبێ بۆ عاشق بوونم ئیجازەیەک وەربگرم بۆ تاڵانم نازانم ئێستا وەرزی بڕنە و نانی جۆ نییە ئێستا وەرزی بڕنە و نانی جۆ نییە ئەوین باوی نەماوە خۆ ناسووتێنم با پێکەوە وەرزێکی یادگاری بگرین دەزانم تا دێمەوە با ئەتبا تۆ لەو حێکی بەردینی هاوچەرخی هەموو وەرزێ من هەڵدەکەنم تا لە مێژووی ئەم ژنە بمێنیتەوە من تۆ ئەو بەخوا لێڵە بم ئەم فەرهەنگۆکە جێی من نییە بە جێی دێڵم کاتێک لە تۆ دێمەوە بۆنی پرسیارە دەم بۆنی ئەگەر ئاخ کوشتمی ئەم ئەگەر و نەگەرە تازە لە شەقامینان فرۆشەکان گەڕاومەتەوە ئەم شیعرەم زۆر شپرزەیە نیچە دینی تفکردەوە من خۆم ئەم ژاراوە و دەلاقەیەک لە ئاسمان مارەی من شارەزایی چوارڕێیەکانیش بەشی تۆ سپاستانە ئەی مانگ من و تۆ هەردوو هاو دەردین ئەی مانگ من و تۆ هەردوو هاو دەردین هەردوو گرفتار یەک سەردین تۆ وێڵ و ڕەنگ زەرد بە ئاسمانەوە منیش دەربەدەر بە شارانەوە دەخیلتم ئەی مانگ قیبلەی دڵداران دەرمانی دەردی دڵی بیماران شەوێکەوە ئەم شەو بگەرە فریام بێیار و هاودەم عاجز و تەنیام بە غەمزەی چاوی مەخموری سیاهی مەسیمەی کردین بە ماچی لێوی مستەغنی لە ئەنواعی مەزەی کردین ترازا بەندی سوخمەی ئاڵی گوڵناوری بە ئاهی من کەچی دەستی لەسەر دانا لە سەیری باخی بەی کردین بە هەوری پەرچەم و زولفی ڕخ و ئەبرۆی کە داپۆشی لە شەوقی ڕوئەتی بەدر و هیلالی یەکشەوەی کردین دۆستان و خۆشەویستان لەم بەشە لە بەرنامەکەماندا دەچینە خزمەتی گروپی موزیکی ناوەندی فەرهەنگی هونەری وەژین لە شارە جوانەکەی مەریوان و داوا دەکەین لە بەڕێزان و خۆشەویستانی گروپی موزیکی وەژین بۆ پێشکەشکردنی بەرهەمەکەیان تەشریف بێنن بەڕێز فەراز معروفی کەمانچە هوشیار وەتەنی تۆمبەک شۆڕش سەعیدزادە عود بەڕێز شۆڕشی سەعیدزادە سەرپەرستی گروپ جەمشید وەلیخانیا نای داریوشی گودەرزی گۆرانی
أمرنا خوش دردم گرانه ما چلی تو با من درمانه امشو ببیتو چند بحر شهانم امشو ببیتو چند بحر شهانم شاوری تو من نوری چوانم جاتو هر دم دناویم لبر برینیم دردم دواه که نالت خلیم جوان دگرم آهان دکشم لدوای من جفا کشم جاتو خدواره دقریم درجم فرمسکی علیم جرگم سوتاوه ومن دناوه موما لهبر لو بره جنا كمني كشته
نخوش كوتم نهاتي والله وعد روح كيشان ورا نسرنا مروج بهرا يلا خوش دلنا ساغي برا نسرنا مروج بهرا يلا خوش دلنا ساغي برا ورا بروي بوسيران يلا بو كمردم لو شكم لك دنيجن كمردم لو شكم لك دنيجن قرين يوم قرين أشكي دورين بو مريجن مالي داو خكم درشو لا تسمع نوى خوي دي توام نوى خوي دي توام نجي ترسمع برياني دياني واكملهم باشتريش لمنيش لدشتون وبري وانهندكيدش لنا شفايدا حسرته داخو بجارة أوي بهريها بدايم هجارة شفايدا حسرته داخو بجارة أوي بهريها هجارة بلام
کاتی سر و شۆڕ بوون بەرەو گۆڕ بەڵام کاتی سر و شۆڕ بوون بەرەو گۆڕ نەماشاوی نەماشاوی نەما بەزم و نەما کۆڕ بەهرەکەیشیانمان لەدەست چوو چەکەڵکێکی هەیە ڕەحمەت لە مردوو براویان ئەخەوار ئەخەزیز براویان لمجا زور زور لمجا يخسيرت كردو مليرا كاتي چاوة كانت بمدايا ما شكرا زكاتي چاوة كانت بمدايا ما شكرا قد هوا ويزنا أقبل من شكوى شلنا قد هوا ويزنا أقبل من شكوى شلنا أريد الله يجرو فرقة تسوتا وأري
كمي رشبو واكسخال تسلم لا نمكن أملان وأولان نمكن ولا تسلم لا نمكن ومن يصير مكيان حواوي شيخان نمكن ومن يصير حواوي شيخان ساقي درويشان جام شراب بابي فركب يا الله ماجدك وشي شاوبي او كالناس دار احلولي منطور ياوبي امان امان لمن جاحوه
شهدي ضدك أو شيء نزدارا